جیا لە ناوخۆی هەرێمی کوردستان بەردەوامی قەیرانی دروستکراوی موچە کاریگەریەکی نەرێنی قورستری لەسەر ئەو مامۆستا و فەرمانبەرانە داناوە کە لە کەرکووک و ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمن و موچەکەیان لەسەر حکوومەتی هەرێمە. بەو پێی بە چاوی خۆیان هاوپیشەکانیان کە سەر بە حکوومەتی فیدراڵن دەبینن موچە لە کاتی خۆی داوەردەگرن. بەڵێ بە تاکید دواکەوتنی موچە و پێدانی موچە کاریگەری زۆری لەسەر فەرمانبەران و مامۆستایان هەبوو، بە تایبەتی مامۆستایانی کەرکووک سەر بە هەرێم. ئێمە وەکو مامۆستایان تا ئێستا موچەی مانگی دەمان وەرگردووە دوای 2025، بەڵام فەرمانبەرانی بەغدا و مەرکەز موچەی خاننشینی مانگی دویان وەرگردووە 2026. ئێمە وەکو مامۆستایان و فەرمانبەران داوای مافی خۆمان نەکەین، داوای ئەو مافانەمان نەکەین کە بەڕاستی کە دوا کەوتووە ئێمە لێک شارین هەتا ئێستا بەم شێوازە بە تەنسیمانە و هاتنە سەر مەرکەز زۆر تاثیری لە سەرجەم مامۆستایان و فەرمانبەرانی کەرکووک کردووە. داواکارین ئەم بابەتە چاسەر بکرێ، بە سیاسی نەکرێ. مامۆستایانی کەرکووک دەیانەوێت لە ساڵی نوێدا لە ڕێگەی بەغداد و پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆنەوە هەوڵی جددی بدەن تا لە دەست ئەو مۆتەکەیە ڕزگار بن کە زیاتر لە 10 ساڵە دەسەڵاتی هەرێم بۆی دروست کردوون. ناکرێت تاکو ئێستا 62 موچە بە لێبڕینەوە و لێبڕینی کولیەوە بەرامبەر موچەخۆران و فەرمانبەران بکرێت و ئێمە لە بەرنامەمان هەیە بەڕاستی ئەم جارە ئەچین لەگەڵ پەرلەمانە ئۆپۆزیسیۆنەکانی کورد لە بەغا کاری لەسەر بکرێن و ناکرێ ئەوها بێڕێزی بەرامبەر فەرمانبەر و موچەخۆر و خانەنیشانی هەرێمی کوردستان و ناوچەدا بەندراوەکان بەم شێوەیە بکرێت. مامۆستایانی خوێندنی کوردی کە ژمارەیان 7350 مامۆستایە وەک خۆیان دەڵێن بە هۆشیاریەوە لە پلانەکانی حکوومەت بۆ فەوتاندنی موچە تێدەگەن و بە جەنگی دەرونی ناوی دەبن. پێیان وایە دروشمە نیشتیمانیەکانی دەسەڵات لە کاتی دەنگداندا تەنیا بۆ گیرفانی خۆیانە. بەڕاستی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دەستیان داوەتە یاریەکی نوێ کە ئەتوانن بڵێن دەسەکەیان زۆر کەشفە لە لای تاک بە تاکی موچەخۆر. ئەوش ئەوەیە کە دێ لە هەر مانگێک چەند ڕۆژێکە خوا بە بیانووی ئەوەی کە پارەی داهاتی بڵێن نانەوتی ئامادە نیە، بە تایبەتر ئەو 120 ملیاری کە ئەوێ بنێرێ بۆ بەغدا هەموو مانگێک چەند ڕۆژێک لە مانگەکە ئەخوا تاوەکو لە مانگی 2 مانگی 1 وەرەگرین، لە مانگی 3 مانگی 2 وەرەگرین. بێگومان لە ئێستەوە ئاماژەکان پێمان ئەڵێن کە ئەم ساڵش ئێمە ئەبێ خۆمان ئامادەکەین بۆی کە موچەیەک و دوانی ترمان بفەوتێ. بەڵام دەستی دەسەڵاتداری هەرێمی کوردستان زۆر کەشفە لە دو هەڵبژاردنەکانی 11 دەستی یەکە بە یەکەی ئەو کەسانە ماچەکەم کە دەنگیان بە دەسەڵاتی کوردی نەدا لەم شارە، ئەو دەستی ئەو کەسانە ماچەکەم کە دەنگیان دا بە حزبەکانی ئۆپۆزیسیۆن ئەوانی کە لە دەرەوەی دەسەڵاتن. پێمان وابوو گەیشتن ئەو ئەنجامی کە ئەم جۆرە دروشمانی کە هەمیشە هەڵێدەن تەنها بۆ پڕکردنی گرفانی خۆیانە و ئەوەی کە وازەرمەند بووە تاکی هاوڵاتی. ئەو پێم وایە هەر هەڵبژاردنێک ڕوبەڕوومان بێتەوە لەم شاری کەرکووکە سزای قورستر ئەدرێن بەبێ ئەوەی هیچ دروشمێکی نیشتیمانی تەوەی کاریگەریمان تێ بکات. دانیشتوانی کوردی کەرکووک و ناوچە جابڕێنراوەکان چاوەڕوان بوون خاکەکەیان بگەڕێتەوە باوەشی نیشتیمانەکەیان، بەڵام بەهۆی ئیدارەی هەڵەی پارتی وێکێتیەوە جیا لەوەی چاوەڕوانیەکەیان بووە بە خەون قوتی ژیانیشیان مەترسی بەردەوامی لەسەر دروست کراوە.